پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێک بانگەوازی خەڵکی بکا بۆ ڕێگای هیدایەت، ئەوە هەر چەندێ خەڵک شوێنی ئەو هیدایەتی ئەو بکەوێ، ئەو ئینسانە بەتەنها خۆی بەقەت ئەو هەموو خەڵکە خێری دەسەکەوێ. شتێک بە خەڵکی ڕابگەێنە، ئەگەر 1000 نەفەر بە قسەی تۆ بکا، تۆ بەقەت هەر 1000 نەفەرەکە خێرە دەسەکەوێ، بەڵام یەک ئەجر و پاداشتی ئەوانیش کەم ناکە. یعنی بۆ نمونە تۆ شتێک دەکەیت دەڵێی بڵێ سبحان الله دەسەکەوێ یا 20 خێرە دەسەکەوێ، بە پێی ڕوایەتەکان بڵێ سبحان الله 20 خێرە دەسەکەوێ. ئەگەر 1000 نەفەر بە قسەی تۆ بکەن، ئەم 1000 نەفەرێکی 20 خێران بۆ نووسراوە، بەڵام تۆ بەقەت هەر 1000ەکەت بۆ نووسراوە. خێریەوان کەم ناکە بێتە 70 و 80 بۆ تۆ بخرێتە سەر چاکانی تۆ. خێری خۆت بە کاملی وەرەگری، خێری ئەو خەڵکش کە بە قسەی تۆیان کردووە. ئەگەر ڕێگای خراپە پیشانی خەڵکی بدەی چی دەسەکەوێ؟ کو ئێمە دڵسۆزی ماڵ و منداڵی خۆمانین؟ کوا دڵسۆزی دەوروبەری خۆمانین؟